شهید مەلا ڕەسوڵی گەردی لەلایەکەوە شەخسیەتێکی کۆمەڵایەتی بوو، کەسایەتێکی بەرزی ئاینی بوو، بۆ خۆی پێشەوایەکی ئاینی بوو، تێکۆشەرێکی سیاسیش بوو. لە ساڵەکانی سەرەتای 1340ەوە بوو بە ئەندامی حیزبەوەی ئەم بزانم لە ساڵەکانی 1346دا کە بزوتنەوەی چەکدارانە لە بەشێکی کوردستاندا لە ئارادا بوو. کاک مەلا ڕەسوڵ هاوکاریی نزیکی هەبوو لەگەڵ تێکۆشەرانی حزبی دموکراتی کوردستان و لە نتیجەشدا گیرا و پێم وایە بۆ ماوەی 3 ساڵ یا 4 ساڵ حکمی زیندانی بەسەردا سەپا. بەڵام ئەوەش بە هیچ جۆر لە ئیرادەی کاک مەلا ڕەسوڵی کەم نەکردەوە، بۆیە وەختێکی لە ساڵی 1657دا ڕاپەڕینی خەڵکی ئێران بە دژی ڕژیمی پاشایەتی دەستی پێکرد. لە ئەوڵین کەسانی بوو کە هاتنە مەیدان و تێکۆشان و فعالیەتێکی زۆر بەرچاوی دەست پێ کرد. ئەمنەگە بمهێ لەسەر شەخسیەتی کاک مەلا ڕەسوڵ قسام بکەم، هەندێکشتی زۆر بەرچاوم تێدادی. ئەوڵەن ئینسانێکی گورج و گۆڵ، ئینسانێکی بەزیب کوزاکوون، هەمیشە ئامادە، هەمیشە دەستگوست خەدەنگە، پوخت و خاوێن، ڕێک و پێک، زۆر دەگەڵ خەڵکی و سەر و ڕووخۆش ئەوانە. بەڵام لە پاشانە من شەخسیەتی ئەو ئینسانم بەو جۆرە دەدی کە عاشقی دووشتی ئەساسیە. یەکێکیان بەڕاستی مسلمانێکی مؤمن بوو، یەکێکیان عاشقی میلەتی خۆی و لە نێو میلەتەکەشیدا عاشقی حزبی دموکراتی کوردستان بوو. هەمن شارێکی هەیە کە دەڵێ لە کاتێکا کە جێژ و وێژ و مەستم، لە کاتێکا کە نوێژە دادەبەستم، کە هەڵدێنم لە بۆ نیە دوو دەستم، ئەمن ئەی نیشتیمان تۆم هەر لە بیرە. پێم وایە لەو وەختەدا کە نوێژیشی دەکرد، تاعەتیشی دەکرد، نیشتیمانەکەی و قەزی میلەتەکەی هەر لە بیر بوو. لە عینی کاتدا لەو وەختەدا لە حاڵەتی خەباتێکی توندوتیژی بەرەنگاریدا بوو، دەگەڵ هجومی ڕژیمی جمهوری ئیسلامی لە هیچ وەختێکیدا غافڵ نەبوو لە یادی خودای و لە فەرایزی دینی، لە نوێژ، لە ڕۆژووی ئەوانە. لە پاشان ئەوەندە عاشقی حزبی دموکراتی کوردستان بوو کە بەڕاستی جاری وا بوو پیاو دەگوست مبالەغە دەکا، ئەوەندە لەسەر حیزبەکەی بەجوابە لە مقابل هەر شتێکدا کە بە دژی حیزبەکەی دابایە خۆی پێڕانە دەگیرا و زۆر بەتوندی ئەوەی پێی دەڵێن عەکس العەمەل یا دشکردەوەی لە خۆی نیشان دەدا. جگە لەوە شەخسیەتی کاک مەلا ڕەسوڵ خصوصیەتێکی دیکەشی تێدا بوو کە بە حکمی ئەوەی بۆ خۆی پەروەردەی دێهات و نێوچینی جوتیار و زەحمەتکێش بوو، زۆریش تەرەفداری هەژاران و زەحمەتکێشان بوو. لەو پەیوەندیەشدا ڕەنگە دووچاری هەندێک بربەرەکانی بوو لە تەرەف ئەوانەوە کە مخالیفی ئەو خەت و ڕێبازە بوون. بەداخەوە لە نەتیجەی کردەوەیەکی تۆرۆریستیدا کە دیارە بە دەسیسەی جمهوری ئیسلامی ڕەخرا بوو، ئەو ئینسانە لە عمرێکی بەڕاستی کەمدا، چونکە عمری دەوری 6 ساڵێک دەبوو کە لەباری سەلامەتی شەو زۆر باش بوو، دەیتوانی زۆرتر بژی، زۆرتر خزمەت بکە، ئەومان لەدەست چوو. لێرەدا نابێت لەدەستم بچێ و لە بیرم بچێ کە سڵاو لە یادی کاک مەلا ڕەسوڵی گەردی، هەروەها 2 نەفەر لە هاوڕێبازەکانی هاوتارە نووسەکانی شەهید حەسۆ عەلیپور و شەهید جەلیلی مامایی بکەم کە ئەوانیش هەر لەو حادیسەیەدا بە دەستی تۆرۆریستەکانی جمهوری ئیسلامی شەهید بوو. یادیان بەخێر بێ و ڕێگەیان پڕ ڕێبوار بێ.